چ لەسەر ئاستی جیهان چ لەسەر ئاستی ناوخۆیی چ لەسەر ئاستی شارەکان بڵێ لە عێراقا کۆمەڵێ فاکتەر هەن کە ئەتوانن شەڕەکە گەرمتر بکەن یاخود سوتەمەنیەکە زیاتر بکەن بۆ ئەوی ئەم گرج و ئاڵۆزیە بەرەو ئاخارێکی تر بڕیا بەڕێڕەوێکی ترا بڕا کە خۆیان سیاسەتیان بۆ داڕێژتووە لەلایەن دەوڵەتە زلهێزەکانەوە کە حکمی زۆربەی وڵاتانی دنیا ئەکەن. ئەگەر بینە سەر قەزای خورماتوی کە لەو شارانەی کە سێنەتەوەی جیاوازی تایە و دوو ئاینی جیاوازی تایە دیارە لە خۆیان تایبەتمەندیەکی هەیە و ئەم بارودۆخی کە ئێستا ئەگوزەرێ لە ناوچەکە ئەتوانم بڵێم کاریگەری سەتاسەتی لەسەر تاکی خەڵکی ئەم شارە هەیە. ئەگەر بینە سەر دەستێوەردانی وڵاتانی تر بۆ ناوچەکە یاخود بۆ عێراق ئەمە خۆی لە خۆیان ئەتوانم بڵێم معاملەیەکی گەورەیە و لەسەر ئاستی جیهانی قسەی لەسەر ئەکرێ و سیاسەتمەداری گەورە و ئەتوانین بڵێن بازرگانی گەورەش ئەتوانێت لەم مزایدەیە کار بکە و ئەمە بۆ خۆی دۆخەکەی عێراقی بەرەو لێشاو بردووە و خەڵکێکی لە ڕێدا بردووە و خەڵکێک نازانێت ئێستا بۆ کێ ئەڕوا چی ئەکا و خەڵکێک نازانێت داواکاری چیە و خەڵکێک نازانێت کێ گوێی لێ ئەگرێ بۆیە ئەمە خوێندنەوەی زۆر بەکرێ و ئەتوانی بڵێ توانای بڵێ ثەورەیەکی عەقیم یعنی شۆڕشێکە نەزۆکە تا ئێستا هیچی پێوە دیار نییە ئەو بۆ ماوەی 80 ڕۆژە ئەڕوا خەڵکی لە گۆڕەپانەکان لە شارە جیاجەکانی عێراق و لە قەزاکان و لە ناحیەکانیش خۆپیشاندانەکەن بەڵام هیچ کەسێک گوێیان لێ ناگری. ئەمە خۆی ئەوە گەێنێ کە دیارە لێرە شتێک هەیە بابەتێک هەیە یاخود کەسێک هەیە ئەوێ پەکی ئەم ثەورەیە بخە یاخود ئەم شۆڕشە بخە. ئەم شۆڕشە دیارە یاخود ئەوانەی کە لە پشتی ئەم شۆڕشەوەن دیارن ئەگەر تۆزێک جوان لێ بکۆڵیتەوە ورد بیتەوە لێ ئەمانە شەڕی ژیانی خۆیانەکەن لەسەر حیسابی خەڵکە فەقیرەکە لەسەر حسابی خەڵکە سڤیل و داماوەکەی کە لەسەر جادن شەو ڕۆژە خەوەنداوی مافی خۆیانەکەن. ئەمە ئەگەر بێت و لێ بکۆڵیتەوە یاخود کەسانێک سپۆر بتوانن جوان گوێی لێ بگرن و لێ شی بکەنەوە ئەمە دیارە بۆ بەرژەوەندی کۆمەڵێک وڵاتە کۆمەڵێک کەسایەتیە کۆمەڵێک بەناو سیاسەتمەدارن ئەمە ئیشە ئەکەن. ئەیناخۆ لە هەموو دنیای ئەوە بووە کە شۆڕش خەڵکی سڤیل و ئەبێتە قوربانی و خەڵکی تر ئەیخوا شۆڕش هەروە بووە بەڵام بەداخەوە ئێستا زیاتر ئەوە پەرێسەنوە ئەوە بۆتە بابەتێک کە ئێستا زۆر خەڵک وەکو پیشە بەکارێنێ زۆر وڵات وەکو پیشەیە دێتە ئێرە لە پێنا ئەوەی وڵاتەکەی خۆی و خەڵکەکەی خۆی بژێ ئامادەیە دەیان هەزار کەس لێرە بە قوربانی بدات تاکەشت کە ئەمێم ئەبێ تاک و شیاری هەبێ بتوانێت لەگەڵ بارودۆخەکانە و لەگەڵ گۆڕانکارەکانە مامەڵەی جوان بکە و خوێندنەوەی تەواوی بۆ بکە و هیچ کاتێک هەڵ نەچێ بەرامبەر هەر ڕووداوێک کە ڕوئەدا لە بەرژەوەندی هەر لایەنێک بخۆی نەکاتە سوتەمەنی بۆ لایەک لە پێناو لایەنەکەی تر بەڵام هەوڵ بدا ژیان هەڵبژێرێ نەک ببێتە سوتەمەنی لە پێناو دابینکردنی ژیان بۆ کەسانی دوای خۆی بۆ ئەوەی بتوانانی لەگەڵ بارودۆخەکەیە جوان هەڵکەی و بتانی ببیتە کەسێک بتانی ژیان فراهەنگکە بۆ خۆت و بۆ دەوروبەرەکەت ئەبێ یەکەم شت تۆ بیر لەوە بکەیتەوە کە چۆن پێکەوە ژیان هەڵبژێری لەگەڵ کێ بژەی و چۆن بەرامبەرەکەت قبول بکەی بە هەموو ئەوەی کە هەیەی ئەگەر ئایدایە ئەگەر مەزهەبە ئەگەر ڕەنگە ئەگەر جیندەرە ئەمانە ئەبێ لەگەڵی هەڵکەی تۆ تەنها وەکو مرۆڤ سەیری بکە تۆ تەنها وەکو مرۆڤ ماڵی لەگەڵا بکە هەڵدە لەگەڵ یا بژێ جایتر ئەوەی کە خۆی هەیەی بۆ خۆیەتی و باشترین چەکیش بۆ ئەوەی بتوانانی بەرەنگاربوونەوەی ئەم بابەتە و ئەم تونندوتیژیانەبی لەم ماوەی کە لەم سنوورە ڕوئەدا ئەوەیە کە بتانی لێک نزیک بوونەوە ئەنجام بدەیت تا بتانی چ لە ڕێ و شارکردنەوە بێت لە ڕێ کۆڕ و سیمینارەوە بێت لە ڕێی بابەتی شخصی خۆتەوە بێ بتانی لە کۆمەلگاکەی خۆتەوە مەسەن لە گەڕەکە کوردەکانەوە بچتە گەڕەکە تورکمانەکان و هەروەها بۆ گەڕەکە عەرەبیەکان و دانیشی لەگەڵیانە بتانی باسی واقعی ئەمڕۆیان بۆ بکەیت.